بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ خۆشحاڵم لە پاسی یادگار پێتان ئەگەمەوە لە ئەڵقەی سێم دیارەوەکویەوە شاگادارن لە 25 نۆڤەمبەرەوە بۆ ماوەی 16 ڕۆژ لە هەرێمی کوردستان و بێگومان لە جیانیش هەڵمەتی نیشتیمانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژ بە ژنان ڕائەگەیەندرێت. ئێمەش بۆ ئەم هەفتەیە وەکو ئەوەی ئاماژەمان پێدا پێشتر کە پاسی یادگار پاسی خەڵکە هەرجارە گرنگی بە چین و توێژێکە دەین بە پێی پێویستی و بە پێی کاتەکان تایبەتمان کردووە بە دۆخی ژنان لە هەرێمی کوردستان. ئایا دۆخی ژنان لە ئێستادا چۆنە؟ دۆخی ژنان بەرەو باشتر چووە یاخود بەرەو خراپتر؟ لە کۆتایی بەرنامەکە بگەین بە ئەنجامێک. بێگومان ئێمە ئەمڕۆ کۆمەڵێک بەرپرسی جیاوازی بڵین بوار و کەرتە تایبەتەکانی تایبەت بە ژنانمان میوانداری کردووە هەر لە ئەنجومەنی خانمانەوە تا بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی تا مامۆستایانی زانکۆ تا هونەرمەندان تا پەرلەمانتاران بە جیاوازیەوە ئێمە مەبەستمانە بگەین بە ئەنجامێک و ڕای ئەوانی شوەربگرین. ئێستا پاسەکە لە ڕۆیشتن بەردەوامە بۆ ئەوەی بچین میوانەکانمان ببین و یەک یەک بیان دوێنین و ڕاکان بۆ ئێوە بگوێزینەوە. چاوتان لە سەر کوردستان 24 بێت. پاسی یادگار بە زانیاری و میوانی جیاوازەوە لە خزمەتی ئەوەی عزیزدا بێت. سڵاوتان لێبێ دووبارە. پاسی یادگار بەردەوامە لە ڕۆیشتن بۆ ئەم وێستگەیەی بەرنامەکە میوانێکی ئەزیزمان سەرخستووە خاتوو دەشنێ موراد هونەرمەند و چالاکوان لە 2014 لە یەکێک لە لێدوانەکان تا ئاماژەت بەوەدا وتت 10 ساڵە لە ناو عەزاب و ئەشکەنجەژین. ڕاشکاوانە من لێرەوە دەچمە ناو بەرنامەکەت ینی بۆی بینەریش ئاگادار بێت. بۆچی تۆ لە ناو عەزاب و ئەشکەنجە ئەژیایی و چیت کردبوو و ئەشکەنجە درای مەرجنیارە ئەشکەنجەی ینی جەستەیی بێت؟ منیش تێنە ئەگەیشتم چی بوو. ئێستا تێ ئەگەم کە ئەوە بوو کە من ئەو شخصانی لە دەوروبەرم بووم هەستم ئەکرد لە تواناکانی من ئەترسان لە ئەوەی کە بتوانم شان بەشانی ئەو ئیشکەم وەک پیاو بیرمێ کە بێ کۆنتترۆڵم ئەکرد بەعسە خەڵکێکی تیا بوو لە دەوروبەرەکەم ئەوە عەزابیانەم فرمێسکەکەم ئەم سڕێم ئەم کاتتان باش مەسەلەن لە ڕۆژێک بەیانی تا ئێوارە درەنگ 5 بەرنامەیان پێکردن بێ کە بزانین بابەت چیە شت چیە بەڵام خۆم ئەمزانی چۆنی بابەت بدۆزمەوە ئەگەر شتێک نەمزانی و برسیشم بەمو ماڵجنەڵەکەم هەڵای ئۆ برسیمە ینی خۆم مەوزوعم دروستە کرد. بەڵام لە هەمان کاتیانی من لە مەکتەب بووم لە معمەلێک ئیشم ئەکرد و لە دوکانێکیش ئیشم ئەکرد. خەڵکی تیا بوو کە لە ناو گروپەکە کە باش بوون لەگەڵم بەڵام خەڵکی تیا بوو عەزابی وانەیەم کە لە دوای ساڵێک من وازمێنە بەگریان وازمێنە بوو. دواتر کە هاتمە بواری هونەرەوە کە هەیە لە هەوپا بڵاو بۆیەوە بەڕاستی یعنی تووشی ئازارێک بووم کە ئێستش من ناتوانم بگەڕێمەوە چۆنی. ڕێک 10 ساڵ پێش ئێستا بوو بزەبە 10 ساڵ پێش ئێستا بوو بەڵەیە کە گۆرانێکە بڵاو بۆ بیرمێ من لە هۆتێلێک دانیشتوم لەگەڵ براکەم هونەرمەندێک هات لەگەڵ ژنەکەی وتی تۆ چیەکەی لێرە دەبێت خۆت بشاریتەوە دەزانی مەلاکان بە تۆیان و تۆ دەبێت هەڵبواسرێ بە پەتی ئاگرەوە و چیەکەی هونەرمەندێکی ئافرەتی تر هات دانیشت زۆر گەورەش بوو هونەرمەندەکە تعلیقی لێم وتی من دەستم کردو بەم ئیشانەوە ئەوە چێت و ئەیکەیت و نازانم چی و ئیتر ئەو هەموو خەڵکەی کە منیان خۆشەویست لە بێ کۆنتترۆڵەوە نیوەی زیاتر بوون بە دژی من یعنی زۆر جار ئەچوون بۆ شوێنێک خەڵک جنێوی پێیان یان جارێک بیرمێ لە مەتار وەستا بووم تاکوونە تیارەکە بۆ هەولێر بگرم کوڕێک بەلامەوە تێپەڕی جنێکی زۆر پیسی پێ منش هەر کتێبەکە ماوەی گرتی بۆرەم خوێندەمە نەقینە چۆکەی تەواو ئەبێت یاخود ئەو خەڵکانەی کە ئیشم لەگەڵە کرد لەبەرەوەی کە یان حەسوودیانە بەریان چەند شتێک بوو کە بە پێی ئەوان نەبوو ڕێگەیان لێگرتی لێرە بەرنمەیان لێوەستاندی لێوێ بەرنمەیان لێوەستاندی کەس هاوکاری نەئەکردم بێمە پێشەوە شتێکی تازە فێر بم بەس فریای ئەوە ئەکەوتم چۆن مەقالەکان بوەستێنم درۆ بوەستێنم لە گۆڤار. ئەوەی بەلای منەوە ئەمەوێت ینی تەرکیزی بخەمە سەر ئەوەیە ئەگەر تۆ ڕێگریت لێ کرابێت لەلایەن چین و توێژی جیاوازەوە و لەلایەن ڕەگەزی نێرەوە ڕەنگە تا ڕادەیەک سیر نەبێت بەڵام ژنان بەشێک بوون
لە هۆکاری ئازار و ڕێگریەکانی بەردەم دەشنێ ژنانیش کە من گۆرانیەکانم بڵاو کردەوە ئافرەتێکی زۆر یعنی جنێوەکانیانەوەنە زۆر بوو لە یوتیوب بیرمیە دانە بەدانە ئەم خوێند و ئێستش وەکو برین بە جسمەوە ماوەتەوانەیە زۆر جارکە تووشی دپرشن ئەبم بۆ دووسێ ڕۆژ ناتوانم لە جێگا هەڵسم وکو ئینفلۆزایەک وایە بۆ مێت ئیتر من ئەکەوم لە ئازارە بەڵام ئەوەی کە زۆرتر بەرامبەر من بووە ئازاریاوم پیاوەکانە باشە ئێمە لە وێزگەیەکی دیکەی بەرنمەکە نزیکە بینەوە 4 خاتوونی دیکە سەرەکەون لە پاسەکە گفتوگۆکەمان لەگەڵ ئەوان و بە حزۆری خۆشت گەرمتر ئەەکەین بزان ئەوانی چیان کردووە حەزەکە من ئەو بڵێم من یعنی کە باسیەوانەکە من پیشان نایە کە من لاواز بم باسکردنی کێشەکان ئەگەڕێتە سەرەوەی کە من خەمخۆری کۆمەلگام کەمم باسیش بکرێن بۆی چارەسەر بن بۆی کە چارەسەر کرد هەستەکەم ئەو دەنگەی پێمانێکێک لە بەهێزترین شەک وەک مرۆڤ کە هەمانە و لە بەرەوەی کە من ئەترسام بۆ چەند ساڵ کە هەڕەشەم لێکرا لەم لا لەو نەمەوێرێت خۆم ئەشاردەوە تێگەیشتنیەکی هەڵەشەیە سەبارەت بە ئەوانەی کە فێمەنیستن و ئەوانەی کە فێمەنیزم وەکو چەمک قسە لەسەرەوە شەکەی حەزەکەم دواتر خۆش زۆر باشە بەڵام لە بیدایەتەکەی قسەشم بەترسەوە لەگەڵ جەنابەت قسەم کرد ئەمە نابێ بڵێم ئەوە نابێ بڵێم ینی هێشتا هەرتیامان ما بەڵێ عزیزان دووبارە سڵاوتان لێبێت لە پاسەکە بەردەوامین لە ڕۆیشتن لە وێزگەی یەکەم دەشنێخانمان هەڵگرت ئێستا 4 خاتوونی ئەزیزی دیکە هاتوونەتە پاسەکەەوە گفتوگۆکەمان بەردەوامەکەین لە گەڵیانە لە دەستە ڕاستەوە خات و ڕەمزێزانە بەڕێوبەری ڕێکخراوی لێکۆڵینەوە و زانیاری جێندەر زۆر بەخێربێن هەروە خات و سیڤان بادین ڕۆژنامە نووس و زیاتر وەکو فۆتۆ جۆرنالیست ناوبانگی هەیە ئێوەش بەخێربێن خات و لیزا فەلەکەدین کاکەی چالاکوان و ئەندامی پەرلەمانی خولی نوێ ئێوەش بەخێربێن واروەها خات و ئاڤان جاف کە وەکو چالاکوان و ڕۆژنامە نووس لە بوارەکەی شەکە ئێوە بەخێربێن سەرسەر و سەرچاوم ڕمزێخان بەر لەوەیەوە سەرکەون باسی ئەومە کرد کە بۆچی دەشنێمان سەرخستووە لەم پاسە ئەو یەکێکە لەو چیرۆکانی کە زۆری پێکرا زۆر با بڵێن پێشێلکاری بەرامبەرکرا بەڵام لەسەر پێی خۆی وەستا ینی بە شێوەیەک لە شێوەکان وەکو کورد دەڵێ تەسلیم نەبوو دەستی هەڵ نەگرت کۆڵی نەدا چەند گرنگە خاتوونەکانی کۆمەڵگەی ئێمە کۆڵ نەدەن سەرڕای ئەو شتانی کە بەرامبەریان ئەکرێت جەنابتان ینی بەڕێوبەری ڕێکخراوێکن بە ناوی لێکۆڵینەوە و زانیاری جێندەر لە ساڵانی ڕابردوو کەوشەی جێندەر باسەکرا هەر ئەوە نەمانەزانی هەڵای لەسەر دروستە بوو ئەبوو ینی بمبورن بۆ دەستەواژەیە بوو بە فەرتەنە لەسەری ئێستا قبولکردنی ئەوەی پێ وترێت یەکسانی لە ماف لە هەلیکار لە هاتنە بواری سیاستکردن تەنانەت ئەم ساڵ قسە لەسەرەوە شەیە کە لە حکوومەتیش یەکسانی نەگوەکو کابینەی ئەو کابینەی کە تا ئێستش بەرکارە یەک خاتونی ئافرەت یا ژنێکمان هەبێت وەزیر بێت تا ئێستا ئیقبالی خەڵک بۆ ئەم مەسەلەیە چەندە ئەوەندە ئێوە بەرکەوتنتان لەگەڵ خەڵکەیە بە تایبەت پیاوان بەڵێ ئەمە وەکو ڕێکخراوەکە لە ساڵی 2005ەوە دانراوە خات و پەخشان زەنگەنە سەرۆکی ڕێکخراوەکە بووە من لە 2010 وەکو سەرۆکی نوێی ڕێکخراوەکە تا ئێستا بەردەوامم بیدایەتی کەلیمەی جەندەر بەڕاستی زۆر شتی نەشیاوی بەرامبەر کرا ئەم بەخۆم یەکێک بووم لەوانەی ڕێکخراوەکەمان دوسێ جار تایدید کراینە و کاتی کە لە سەر وشەی جەندەر ئەو دەنگۆیانە بڵاو بۆ کە وشەی جەندەر بەمانە نێربازی و مێبازی و چەندین وشەی نەشیاویان بەکارینە سەری فەرەنگێکیان بکردە یان زانی کەوانە خۆی مەفرۆزە بەس هەموو کەسەوە ناکە بەداخەوە و کاتی زانایانی ئاینی لە خوتبەکانیان لە ڕۆژی هەینی بوو کە وتارێکی موحەد زۆربەی زانایەکانی ئاینی مەلایەکان لە منبەرەکان باسییان کردو کە جەندەر و شەیەکی خراپە و دەبی لە ناو بردرێ بەدبەختیەکەی منەظەمەیمە بە ناوی جەندەر بۆی دیێمە ئەو هەینی بووە وتارە پێشکەشکرامە ڕۆژی یەکشەم بەخۆم لە پێش ڕێکخراوەکەم ڕاوەستام هەر چوومە ژۆرە دیتم دوسێ جار بەردبارانیان کردین یعنی زۆر پێمەوە بوو بەس بەخۆشیان نا بە منداڵانی شەکەیان کرد هەمووی منداڵی گچکیان هینا بۆ منداڵ هیچ نازانی منداڵ بوونەوەرە چی یەک پرسیار بە کورتی ئێستا گۆڕانکاری لەو بیرکردنەوە هەیە ئەگەر کەمیش بێ
گۆڕانکاری هەیە بەس ناتوانین برین گۆڕانکاریەکی زۆر گەورەیە توانین برین گۆڕانکاریەکی کەمە بەس پێویستی بەوەی هەیە زیاتر بگۆڕێت. سپاس دەکەم بچمە لای خاتوو سیڤەن. ئێوە وەکو وترێت لە فیلدوەرک کاری فۆتۆتان کردووە. من مەبەستمە زۆر ینی دەمێکە بە دوای وەڵامی و پرسیارەوە قسە لەسەر ئەوە هەیە بەشێکی ئەو خاتونانەی خاتونە ئێزدیانەی کە لەلایەن داعشەوە براون ئەشکەنجە دراون دەست درێژیان کراوەتە سەر لە ڕووی دەرونیەوە تەواو کەسایەتیان تێکشکێنراوە خێزانەکانیشیان هەندێکیان وەریان ناگرێتەوە واتە لەوێ قوربانی و قوربانی بوون و قوربانی دان کە دێتەوە ناو کەسوکاری خۆشی هێشتا بەردەوامە تۆ لەو بارەیەوە تێبینی چیت کردووە؟ بەڕاستی ئەمە باوەرم ئەو نییە من زۆر علاقاتم هەیە لەگەڵ ئەو کێچەکان هەتا لای باب چاویشش پێش چەند ڕۆژ لەگەڵ چاویش دانیشەوە ئەو بخۆیان زۆر حساسن لەسەر ئەو مازوەک و کێچەکان بخۆیان دەبیت ینی وریایان بەرز بێت یەک ئەو زۆریش ینی گرنگە و ئەو کەس و کاریان باوکو برا و ئەوان چونکە ئەوان ئەگەر ئەو کێشانە هاتیە لەسەریان بۆ ئەوەی لە ژیانێکی ئاسایی دەست بە ژیان بکەنەوە. زانی چون ئەوە ئیشێکی زۆر زۆر گەورەی دەبێت نەبەس نەسەر ئایلە چونکە زۆر بەیان برا و باوکیان هاتنە کوشتن یا بۆ لەسەر ئەو کۆمەلگایەک ئەوە ئیشێکی زۆر ینی لە ڕێگای UN بە لە ڕێگای حکوومەتەوە ئەو ئیشە دەبێت لەسەریان لەسەری بێتەکردن و بەڕاستی کێشەکان حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی تا ڕادەیەک هاوکار بەوە بەس کەم نییە ینی کەمە بەس نییە زۆر زۆر داواکاری چییە لە حکوومەت کە ئێستا دەم و دەست فریای بکەوە بۆیان بکات زۆر بە کورتی یەکێک ئەوەیەک و ژنان و کێشانی و ئێستا لە بەردەستی داعشن لە هەمویان گرنگترەوەیەک و ئەوان ڕزگار بکردن ئەوی تریش بەڕاستی بخۆیان سەردانی کەمپەکان بکەن سەردانی خەوێتەکان بکەن بزانن چیان چه کەماسیان هەیە بەڕاستی ئەوە ژیانێکی زۆر زۆر زەحمەتە. زۆر سپاس سیڤان خان. لیزا خان بێمە لای جەنابتان ئێوە پەرلەمانتارن لە خولی نوێ بۆیە لەو بابەتەوە دەست پێ یەکەم چونکە قسە زۆر ئەکرا لە سەر خانمانی پەرلەمانتاری خولەکانی پێشوو و بە تایبەت ئەو لیژنەی تایبەت بوو بە مافی ژنانەوەمانە هەستەکەی زۆر بەڕاشکاوی پێم بڵێ هەستەکەی ئەرکی خۆیان جێبەجێ کردووە. ڕاستی پرسی تونند و تیژی دش بە ئافرەت پرسێکی ئەوەندە قوڵە ئەوەندە گەورەیە کە بە چەند دقەیەک و بە چەند سەعاتێک تەواو نابێت پرسێکە کە تەواوی جیهانی گرتووەتەوە باغادر لە هەرێمی کوردستان نەکەین چما بگا بە هەرێمێک کە گیرۆدەی تونترین جەنگ بووە جەنگی تیرۆر خۆی تیرۆر یەکێکە لەو کاریگەریە نەرێنیانەی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەری دەبێت بەسەر زیادبوونی تونند و تیژی لە ناو کۆمەلگا وی ئەمە یەکێک بۆ لە فاکتەرەکانی کە لەم ساڵانەی دوایی کە پرسیار ئەکرد کە ئایا بۆچی تونند و تیژی لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە تۆ کاتێک سەیری سوۆسیال مێدیاکان کوردیەکان دەکەی سوۆسیال مێدیا کوردیەکان تەلەڤیزیۆنەکان ڕاگەیاندنەکان بینرا و بیسترا و بە هەموو شێوەکانیەوە هیچ دقە و سەعاتێک نییە تۆ وێنەیەکی تونند و تیژی نەبینی کەواتە تونند و تیژەکە تەنها بەرامبەر بە ئافرەتان نیە بەڵکو بەرامبەر بە تەماوی تەمەنەکان و بەنێر و مێوە بەڵێ تۆ سەری لێکۆڵینەوە جیهانیەکان بکەی هەمیشە هەر تاکێک ئەگەر لە ناو خێزانێکی تونند و تیژدا گەورە ببێت ئەوە ئەو تاکە بەڕاستە خۆی کەسێکی تونند و تیژی لێ دروستە بێت جا تۆ ئەگەر کۆمەڵگە وەکو خێزانێکی گەورە بێنیتە بەرچاوی خۆت و ئەو فاکتەرانەی کە کاریگەریان بەسەریەوە هەیە کەیەک لەوان هەروەکو باسمان کرد تیرۆر بێت بێگومان ئەوە ڕاستەوخۆ کاریگەری دەبێت بەسەر تاکەوە و کە کەسێکی تونند و تیژی لێ دروست دەبێت خاڵێکی تر کە زۆر گرنگە کە باسی لێوە بکرێت ڕەنگە مەسەلەن ئەمە و دەرگایەکیش بکرێتەوە لەم دوو هەفتەیە باسی لێوە بکرێت بەکارهێنانی ئێستا زۆر مادە هۆشبەرەکان ڕاستی بۆتە هۆکاری زۆربوونی تونند و تیژی لە بەڵێ زۆر جار منیش کە لە کەناڵەکانی تەلەڤیزیۆنەوە بیسمەڵێ 300 کیلۆ مادەی هۆشبەر دەستگیر کرا من بیر لەوە ناکەمەوە کە دەستگیر کراوە بیر لەواکەمەوە کە تێپەڕیوە و ساخ کراوەتەوە زۆر جار تاوان دەبینی کە تاوانبار دەستگیرەکرێت دێت لەسەر تەلەڤیزیۆنەکانەوە باسی ئەوە ئەکە ئەڵێ ئاگام لە خۆم نەبووە چیم کردووە لە ڕۆژە لە ڕۆژی دوایی ئەبێ ئەمانە هەموو دراسی لەسەر بکرێت فاکتەرێکی تریش هەڵگرتنی چەک بەڕاستی کاکیاتگەر ئێستا بووە بە دیاردە لە ناو ژنان بوون بە قوربانی بڵێ تۆ لە سەری ئێستا لە نەتەوەیە گرتوەکان یاخود بڵین لە ئەمریکا ئێستا بەکارهێنانی چەک لەوێش بووە بە دیاردە و هۆکاری کوشتن بە چەک بە پێش هۆکاری ئەو هاتوچۆ مەسەر ڕووداوەکانی هاتوچۆ ساڵانە ئەو کەسانەی کە بە ڕووداوی چەک لە هەرێمی کوردستان ڕێژەی قوربانی ژنان لەم بوارە زیاتر نییە لە پیاوان
بەڵێ بە تاکیدی لە هەموو کۆمەڵگایەک یەکەم قوربانی ئافرەتە چونکو تۆ کاتێک باسی پێناسەی توندوتیژی دەکەی دەڵێ توندوتیژی هەر کردەوەیەکە کە بەکاردێ کە بەهێزێک بەکاری دێنێ بەرامبەر بە لاواسترەکە کە هەز دەکە ئەوەی بەرامبەری لاواسترە جا توندوتیژی جۆری هەیە بە تایبەتی ئەوانەی کە تایبەتن بە ئافرەت توندوتیژی بەرامبەر ئافرەت یەکەمیان جەستەیە جەستەی زۆر بەرچاو بەڕوونە لە بەرچاو لەبەرەوەی زوو کاریگەریەکەی ئەبینرێ لەسەر جەستە ئەیبینی بەچاو ئەبین باشە لیزاخان ئەفومکە هیچ شتێک لە خەیاڵتایە لە پەرلەمان دەستان بەکاری جدی کرد بۆ ژنانی بکەی دەمەویست بمە سەر ئەوە جۆرێکی تر لە توندوتیژی دەرونیە جۆرێکی تر ئێکۆنۆمیە ئابوووریە کە ئەمەژێکێکە لەو فاکتەرانەی کە ڕێگە خۆشکەرە بۆ ئەو دوو جۆرە توندوتیژیەکەی تر بۆیە ئەگەر ئێمە بتوانین لە پەرلەمان کار بۆ هەندێک یاسا بکەین بۆ ئەوەی ئاسانکاری بکرێت بۆ نمونە وەرگرتنی قەرزی بچووک بۆ ئافرەت بە تایبەتی بۆ ئەوانەی بکەونە سەر پێی خۆیان بۆ ئەوەی لە داهاتوو بە شێوەیەکی ئازادانە بە شێوەی شخصی خۆت کاری لەسەرەکەی بەڵێ بە تاکید من خۆم چونکو من خۆم هەر لە کاتی بانگەشەیەش تەرکیزم لەسەر دڵنیایی بوو دڵنیایی کار و دڵنیایی تەندروستی و تاکید ئەمەش کاریگەری ڕاستەخۆی بەسەر ئافرەتانەوە دەبێت سپاس دەکەم ئاڤان خان بێمە لای تۆ من هەمووکو ڕۆژنامە نووسێک و هەمووکو کەسێکیشکال لە ناو بواری زانکۆ و ئاگاداری دۆخی خوێندنی باڵای دوو پرسیارم هەیە پرسیاری یەکەمم ئەوەی وەکو ڕۆژنامە نووسێک پێت وایە پەرلەمان و پەرلەمانتارەکان توانی ویانە بەردێک بخەنە سەر بەردێک بۆ ژنان من لەم قەوسەی ئەخیری لیزاخان دەست پێەکەم دەستخۆشیان لە یەکەم کە لە نێو ئەم کۆمەڵگایە لە نێو ئەم هەموو بربەست و مەینەتیە توانیوێتی بێت خۆی کاندید بکات و لە نێو پارتێکی سیاسی بێت جا هەر ئایدەلۆژیایە هەر شتێک بێ بەڵام یەک تکام لەم ژنانە هەیە وەک چۆن لە کاتی بانگەشە ئێوە هیچ بربەستێکتان نەبوو لە دەرگای هەموو ماڵێکتان ئەچوونە هەموو شار و شارۆچکەکان ڕسمەکانتان زۆر ڕسمی هەموو ئەو کچانەی کە هەنێکیان لە ئایلەکانیان لە ژیانیانە ڕسمیان لە ڕسمی کۆمەڵی زانکۆشانە بووە بەڵام ڕسمەکانیان لەسەر شەقامەکان هەبوو خەڵک ڕکلامی بۆ کردن هەموو پیاوی عشیرەت هەموو حیزبەکە بەتایە کەواتە بۆ مەسلەی ژنیش ورن با هەمومان پێکەوە ئێمەش لەگەڵتانە بین دەشنێ خان وەکو هونەرمەندێک ڕەمزی خان وەکو ڕێکخراوەکەی سیوان لەگەڵتان نەبین چۆن ئەم هەڵمەتە گەورەیەتان کرد بۆ ئەوی پارتەکەتان سەرکەوێ یاخود هەر حزبێک من باز لە ئەی و بی و سی و هەموو ڕەنگەکانەکەم بەڕاستی ئەم پەیامەم ئاراستە یەک حزبێکی سیاسی پارتێکی سیاسی نیە چۆن لە هەڵبژاردننا بە هەموو هێزێکتانەوە هەوڵتانە کار بۆ سەرخستنی لیستەکانتان بکەن کەواتە پرسی ژنیش پرسێکی ئەوە نەقورس نییە بتوانین ئێمە بە تایبەتی گرفت و کێشەکانی ژنان بڵین وەڵی زۆر زۆر قورسە من ئەزانم بربەست هەیە من ئەزانم کێشەی گەورە هەیە من ئەزانم کە هەنگاوی بانجراوە لەگەڵ ئەوەشە بەڵام پێویستی بەکردەی هەیە بەڕاستی کێشەی ژن لە هوتێلی 5 ئەستێرەیە چارەسەر ناکرێ ڕێزم بۆ هەموو ڕێکخراوەکانێ ڕێزم بۆ هەموو چالاکوانەکانێ زۆر جار کە ڕەخمە ئەگرین لە سۆسیال میدیا هەمووی ئەبێتە گروپێک سەنگەر لەوی ترەگرێ لە پەڕۆی سەر مێزەکان و لە قردێلەی کورسیەکان سەرفەکرێت ڕەنگە کێشەی 200 ژنی پێ چارەسەر بکرێت کاک یادگار هەوڵی تاکە کەسی باشەیە من هەموو شتەکان ناخەمە چۆن ئەڵی زەربێک بێنم بەسەریان هەوڵی تاکە کەسی زۆر باشەیە زۆر ڕێکخراو هەیە کاری نەوعی زۆر جوانی کردووە پێویستە کارەکان جۆرێکی تر مادەم دوای ڕاپەڕینەوە نەمانتوانی ئێمە ڕێگەل لە کوشتنی ژنان بگرین و یاخود کۆمەڵی ئاڤان خان بەڵا بمبورە نووسەرێکی بەڕێز لە بابەتێکە ئاماژە بەوایە سەبارەت بە ڕۆڵی زانکۆ لە تۆخکردنەوە و لە فراوانکردنی ئەو بۆشایی ئەو گاپە جێندەریەی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەڵێت پیاوێکی ئاینی لە منبەری مزگەوتێکەوە هاوارەکات مسلمانینە کچمە نێر نەزانکۆ زوو با بە شوویان بدەین خوا پێم نەگرێت کچ لە زانکۆ بە ساغی دەرناچێت تەبەن دنیایەک مامۆسای ئاینی جوانمانەیە بەڵام ئەمەی نمونەیە کە کۆمەڵێک خەڵک لە بەردەستی دانیشتووە تەنانەت هەر ئەو نووسەر ئاماژە بەوایە لە گۆرانیەکان ئاڵێت بەختیاری کوچە زانکۆ جێی ماچ و موچە یعنی بۆ تا ئەوێ دابەزیەوە شتەکان بەڵێ ئەمە گزارشتە لە بۆچوونی خۆی تێڕوانینی خۆی
من لە ئێستاە کە لە بەڵام کاریگەری نەرێنی نابێت کاریگەری نەرێنی ئەبێت لەبەر ئەوەی کە بەشێکی زۆری ئەوانەی کە لە ئێستا سوسیال میدیا بەکارەهێنن هۆشیارەکی باشیان نیە ئێمە کە دەست ئەخینە سەرکی بۆرشت ئەنووسین بەڕاستی بیر لە ویژدان ناکەینەوە بیر لە کەسایەتی خۆمان ناکەینەوە ڕەنگە ئەو مامۆستایە بە تێپەڕبوونی کاتا بۆ چوونەکەی بگۆڕێ جاران هەر چەکمان هەبوو ژنی ئەکوژ ئێستا و شەژن زۆر بە کورتی پێم بڵێ زانکۆ ئەتوانێت چی بکە لەم بوارێ و نەیکردووە زانکۆ وەکو هەموو دام و دەستگاکانی تر دیارە کەم و کوڕی خۆی هەیە لە ستەمی خوێندن لە ستەمی پەروەردە بەڵام بیرت نەچێ هەمان ئەو تاکانەی لە دام و دەستگاکانی تر ڕۆڵ بینن لە زانکۆشن چۆن لە فەرمانگەیە کاکە کێشە هەیە لە زانکۆژەوێ ڕاستە زانکۆ شوێنێکی مەعریفیە سەکۆیەکی بەرزە بۆ فێربوون بەڵام ئێمە بیریشمان نەچێ ئەم سیستەمە ئەبێ لە سەروە شۆڕبێتەوە بۆ دام و دەستگاکانی زۆر سپاسانەکەم دەشنێ خان بێمەوە لای تۆ وەک چۆن هەڵە تێگەیشتن هەبوو لەسەر ببورن لەسەر وشە لەسەر دەستەواژەی جێندەر بە هەمان شێوە لەسەر فێمینیزم و لەسەر فێمینیستەکانیش هەبوو تەنانەت بەشێکی ئەوانەی بە هەڵە تێگەیشتون ژنان خۆیانن بەشێکیان نەک هەمویان تۆ چیت کردووە بۆی ئەمە ڕوون بێتەوە کە فێمینیست بوون بە مانای دوژمنایەتی و دژایەتی پیاو نایەت من کە چوم 2016 بۆ ماوەیەکی کورد لە لەندەن بخوێنم لەوێ چەند کچێکم ناسی کە فێمینیست بوون من لە وشەیە ئەترسام بەڕاستی زۆر لێ ئەترسام چونکە کە خەڵک باسی فێمینیستێ کرد بیری ئەو ئافرەتاناکەنەوە کە جسمیان ینی زۆرتر پیاوانەیە تووڕەن لە پیاون و دژی پیاوەستاون منیش لە وشەکە ئەترسام تاوەک لەوان نزیک بوومەوە تێگەیشتم کە فێمینیزم ئەمە ڕۆژانە من هێشتر خۆم فێرەکەم ماناکە چییە؟ بەڵام تا ئێستاوەی تێگەیشتبم کە فێمینیزم تەنها چاکردنەوەی ئەم تەرازویە کە لە کۆنەوە ئەوهاییە و ئێمەی ئافرەت کە ئەتوانین بڵین فێمینیزم ئەمانەوە ڕاستی کەینەوە ئێمە نایین بڵین تۆڵە ئەەکەینەوە لەو 400 ساڵی لە دنیا ئافرەت دەسترێژی کراوە سەر یاخود ناحەقی و دەرفەتی لێبراوە ئەمە نییە تەنها دەرفەتێکی ڕاستیە وەک پیاو لە کۆمەلگا من نامەوێ جەستەم لە جەنابەت بچێ من نامێ وەک پیاو بم من زۆر شانازیەکەم بەوەی کە خانومانم شانازیەکەمەوەی کە ینی پرچم لوولەکەم وەچمە دەرەوە پێڵاوی بەرز لە پێ ئەەکەم بەڵام زۆر لایەنی تریش وەک ئافرەت شانازی پێوەکەم مەبەستەکە ئەوەیە کە هەمان دەرفەت وەک جەنابەت لە دەستگاوەری بگرە من بیرمێک کە لە تەلەڤزیۆن بووم ئەو برادرانەی من کە هاوڕێی من بوون لە هەمان بوار بن بەشێکیان زیرەک بوون بەشێکیان لەوانە بە 120 منیان نەئەزانی بەڵام ئێستا کە من تەمەنم 32 و 33 و 34 ئەوان گەیشتون بە پلەپۆستێک کە لە پلەی بڕیارداران لە ڕووی ئابووری کە باسی دەکەیت سەر بەخۆن هیچ کێشەیەکیان نییە وەک من لە ماوەی 12 ساڵ هیچ تووشی جۆرە توندوتیژی جیاجیان نەبوونەتەوە کە ئەمانە ببێتە هۆکاری ئەوەی کە لە ئیشەکەیە گەشە نەکەن من چۆن بتوانم گەشە بکەم بە کارەکەم ئای پێشکەشکاری بێ هوەر بێ یاخود لایەنی تر بێ کە لە کاتێکە من بەس ڕاکەڕاکەم لەم سەر بۆ ئەو سەر ئەمە بەقاڵی نووسی هەڕەشەو لێکرا بڕۆ هەفتەیەک لێ خۆپشارەوە ئم شخصە وای وت مامم هەیە ئەوم هەیە ناڵێنی تا ئێستش ئەترسی تا ئێستش هەڕەشەت لەسەر تا ئێستش ڕێگری هەیە لە کارەکانت 2-3 ساڵ هەڕەشە کە تۆ ئەتوانی بچتە دەرەوە بژیت بەڵام بڕیارە داوە لێرە بژی بۆ ئەمە بڵێ لە بەرەوەی کە دوای ئەو هەموو ناخۆشیانەی بەسەر من ڕوویداوە توانیم بە خۆشبەختانە لەسەر یا زاڵ بم بەسەر هەموو کێشە و ناخۆشیەکان زاڵ بم لە کۆتاییەکەی بڕیارمدا کە ئەمە بکەم بە میشنێکی خۆم کە من هەتا بتوانم هەتا ئاخیر دەنکە هەمە ئاخیر هەناسەکە هەمە من شەڕکەم بۆ مافی ئافرەت و بۆ مافی مناڵ چونکە بەسەر خۆمە هاتووە و ئەمەوێ لێرە شتێک بڵێم لەو ماوەی 4 ساڵەکە من توانیمە بێمە پێشەوە بە بێ بودجە بە بێەوەی کە لە میدیاکان و لە شوێنی تر لە ملاولۆ لە دەرگام لێخرا لە بەرەکی پێخۆش بوو ئیتر میزاجیوا بوو کێ وای لێکرد من بێمە پێشەوە ئافرەت وە کۆمەڵێک ئافرەت هەیە زۆرتر لە سوۆشەل میدیا یەکتریمان گرتووە و چەترێکن هەم لە دەرەی وڵات هەم لە کوردستان ئێمە زۆر ئاگامان لە یەکتریا وە لەوێوە توانیمە بێمە پێشەوە کچێکێت هاوکاری ڕخراوەکە مەکات کچێکی ترێک تێبم بۆ نێرێ کچێکە چێ ڕسمم ئەگرێ بەبێ بەرامبەر دوێنێ جەنابەت هاوکاریت کردم لە تویتر شتێکدا ئەنێم جەنابەت زۆرجار لایکی ئەەکەی ڕیتویتی ئەەکەی ئەو ناسەیبخان چی بۆ من نەکردو 2 ساڵ پێشێستەکە هەڵاتە سەرڕای ئەوەی کە ژنانێکی کەم هەن ڕێگرن بەڵام ژنانێکی زۆر هەن کە پاڵپشتی لە یەکترەکەن بۆی سەرکەون بەڕێی من ئەمە چارەسەرێکی زۆر جوانە ئەگەر ئێمە تیش خینە سەر ئەو ئافرەتانێک کە بەهێزن و تیش بکرێت سەر ئەوان
پێشتر کە بە تەلەفۆن لەگەڵ دەشنێخان قسەم کرد ئاماژەی بەوەداوە پێشتریش ئاماژەی پێداوە لەو کاتی کە ڕسمێکی بڵاوەکرێتەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان جنێوی پێدەن ئەم و کاتەیە سەرقاڵی کردنەوەی کتێبخانەیەکی بچووکە بێ لە یەکێ لە کامپەکانە بۆ ژنان ئەمە پەیامێکی زۆر گرنگە کە ئیشی لەسەر بکەن. لیزاخان بێمە لای ئێوە ئەم پاسە پێشتر پاسی هەڵبژاردن بوو یەکێک لەو کاندیدانەی کە میوانداریم کرد لە ئۆف ریکۆرد لە پشتی کامێراوە پێی وتم یاسای ڕێگریکردن لە فرەژنی یاسایەکی خراپە من بچمە پەرلەمان کار لەسەرەوە کەم کە فرەژنی بێتەوە. ئەگەر شتێکی وا باس بکرێت لە ناو پەرلەمان هەڵوێستی تۆ چیە بێت؟ تاکیت هەڵوێستی ئێمە دیارە بێت چونکو ئێمە باس لە دیموکراسیە دەکەین باس لە دروستکردنی کۆمەلگایەکی مۆدرن دەکەین تۆ ئەگە ئەتەوێت کۆمەلگاکەت مۆدرن بێ دەبێت بەداخەوە یعنی ڕەنگە ئەمە ببێتە جێگەی مشتومڕیش لەلایەن چەند کەسانێکەوە لەلایەن چەند لایەنێکەوە بەڵام تۆ ئەبێت ئەو ڕێوشێنانە بگریتە بەر کە کۆمەلگاکەت بەرەو مۆدرنیەت ئەچێت ناک بگەڕینەوە چاخەکانی ڕابرد و ڕاستی. شتێکی تریش سەرەتا پرسیاری ئەوت لە من کرد کاک یادگار کەوتت لیژنەکانی ئەوانەی کە تایبەتن بە ئافرەت ڕاستی من خۆم هەر لە سەرەتا ئیشکردنەوە وەکو چالاکوانێک وەکو نووسەرێک وەکو کادیرێکی حەزب هیچ کاتێک هەوڵی ئەوم نایە وەکو ئافرەتێک کار بکەم بەنیازی بشتە لیژنەی ژنانی پەرلەمانەوەیەک بۆ لەبەرەوەی نامەوێت ئافرەت تەنها خۆی بچوو کاتەوە لە لیژنەیەکی دیاری کراوە ئافرەت لە لیژنەی داراییش پێویستی بە کارکردن هەیە پێویستی بەوە هەیە بۆ نمونە پێویستی بەوە هەیە کە ئافرەتێکی تر لە دەرەوە داوای هاوکاری لێ کرد تۆ وەکو ئافرەتێک زیاتر ئەتوانی هاوکاری بکەیت ئەوە ینی دنیابینی من وایە من خۆم بچوک ناکەمەوە لە ناو لیژنێک هەرچەندە لیژنەی ئافرەتان زۆر گەورەیە بە ناو گەورەیە ڕاستە ئیشی باشیشیان کردووە بەڵام من ئەمە لەوە گەورەتر بیرکەمەوە و ئەمە ئافرەتانی دیکەش بۆ هەمان شێوە بیرکەنەوە تەنها شتەکان بچوک نەکەنەوە لە چوارچێوەیەک و خۆیان جیا بکەنەوە لە کۆمەڵگە ڕاستی تۆ کاتێک ناوی ئافرەت دێنی بەتەنیا کە مەسەڵەن دەڵێ من ئافرەتم و ئەبێ مەسەڵەن کۆتام هەبێ و نازام چی من ئەم بۆ شتانش بڕوام نییە تۆ وەکو خودی خۆت ببا سەرەتا دوای ئەتوانی بۆ ئافرەتەکانی دیگەش بژین دێمەوە لا دەشنێخان ئاوان یادگار حەزەکەم پێش ئەوەی پرسیارەکە بکەی باسی ئابووری سربەخۆت کرد کە وتان شتێکی زۆر مهمە ئابووری سربەخۆ زۆر جار لە هەرێمی کوردستان بۆ ژنان نەبووتە ژمای ئازادی لەبەرەوەی کە ئێستا ئەبینین جۆرە قوڕخکاریەکی تر هەیە باوکو براکان و هاوسەرەکان ئەو سەرچاوەدا هاتەش لە ژنەکان ئەبەن کە ئەوەش جۆرێکی ترە لە چەسانەوە ئەم چەند ساڵە زۆر هەستی پێکەم پێویستە میدیاکاران یاخود ڕێکخراوەکان بە دوواداچوونی لەسەر بکەن ڕاستە ژن داهات ئەبات موچەی باشە یاخود دەستکەوتی باشە بەڵام ئەم موچەیە کە ئەچێتە ماڵەوە دەستی بەسەراگیرێ ژنەکە خۆی ئازادی مامەڵەکردنی نییە بەڵێ ئەفۆ ئەنجا پرسیارە باشە زۆر بە کورتی پێم بڵێ قسەیەک لەسەر ئەوەی لیزاخان بەسویستم بڵێن کە یعنی ئێمە کە ئەڵێن ئافرەت بۆ بچووکیان کەینەوە لە گروپێک من هەستەکەم من نایەکسانیم لەگەڵە کرێ وەک لە بەروی کە ڕەگەسەکەم ئافرەتە ڕاستە مافی ئافرەت مافی مرۆڤە بەڵام چی پێڵێن دیسکریمینیشنم لەگەڵە کرێ لە بەروی کە جەندەرەکەم ئافرەتە جاکاریتان لەگەڵ بکرێت بەڵێ وە حەزەکەم پیاوانیش بەشدار بن لەو بۆ نمونە ئەو لێژنەی ئافرەتان با پیاوانیشی هەبێ زۆر بە کوردی قسەیەک لەسەر وێنەکە بکەی کە بڵاو ئەو وێنەیە کە باست کردی یعنی وێنەیەک بوو فۆتۆگرافەرەکە لە هۆڵنداوە هاتبوو تەنورەکەم 6 قات بوو وتی بسوڕێرەوە با هەواکە لی با جوانە قاتەکانی دیار بێ من لەو کاتە نەم ئەزانی ئەو سپۆنسەرەکەم لە پشتی من 2 ساڵ لەگەڵێکی تر ئیشەکە و ئەیانێ من بکوژێنەوە چونکە من کۆنتترۆل ناکرێ نا وێنەکە یعنی فۆتۆگرافەرەکە و تیپسو ڕێرەوانەیە بەڵام ئیتر کە لەقتەکانی گیرێ هەوایە کات پشتەکەی بەرامەوە ئیتر ئەو ڕسمەکەوتیان ئۆکەی تۆ نابی ئیشکەی بۆ 2 ساڵ دەمی منیان داخست دواتر خۆم ئازا کردەوە بێم ئیشکەم چون ئەو ڕسمەیان هێنا لە ماڵپەڕێکی کوردی دایاننا هەرچی خەڵک بوو جنێوی ئەیە کەس نەیوت ئایا ئەمە چیە مەوزوع بۆ خەڵکی ناوداریان ئەنارد لە میدیانیانە هاودەشنێت تۆ چۆنی ئەمە چی بوو ئەم مەوزوعە بەڵام هونەرمەندێکی پیاوێک لە سلێمانی شتێک ڤیددیۆیەکی خۆی بڵاو بۆیەوە هەرچی هونەرمەند بوو لە سەرێ کرد و ژیانی پریڤاتی خۆیتی لە کاتێک من هیچ غڵەتێکیش نەبوو ئێمە میوانی دیکەشمان هەیە کە زانیاری جیاوازترتان پێشکەشەکەن ئێمەش پرسیاری جیاوازتریان لێەکەین شاشەکە بەجێ مەهێڵن پاسی یادگار بەردەوام.
بەڵێ ئەزیزان دووبارە سڵاوتان لێبێت دوایەوەی ئەو پێنج خاتونە کە پێشتر میوانم بوون دابەزین لە پاسەکە بۆ ئەم وێزگەی بەرنامەکەمان ئەمیوانداری مقدم فەرمان محەممەدمان کردووە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تند و تیژی دژی ئافرەتان لە هەولێر یاخود لەقی هەولێر جەنابتان بەخێر بێن کاک فەرمان ماندوو نەبن خۆتەزانی ماوەی 16 ڕۆژ هەڵمەتی نیشتیمانی بەڕێوە ئەچێت بۆ بەرەنگاربوونەوەی تون و تیژی دژ بە ئافرەتان و بڵاوکردنەوەی هۆشیاری لەو بوارەوە ئێوە وەکو بەڕێوەبەرایەتیەکەی خۆتان لەم بارەیەوە چۆن خۆتان ئامادە کردووە و بشتیتە سەر ئامارەکان خراپ نابێت. زۆر باشە زۆر سپاس بۆ دەرفەتا سەبارەت بە هەڵمەتی نیشتیمانی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی تون و تیژی دژی ئافرەتان وەکو ئەو بەرنامانی کە لە بەڕێوەبەرایەتی گشتیمان ڕێکخراوە و دابەزێنراوە بۆ هەر سێ بەڕێوەبەرایەتیەکە زیاتر بریتی دەبی لە ئامادەکاری بۆ بەرنامەی هۆشیاری لە قوتابخانەکان هەروەها لەو شوێنانی کە خەڵکان تێدا کۆ دەبنەوە هەروەها لەگەر ئەو هەڵمەتە دەمانەوێ هەڵمەتی ناساندنی ئەو هێڵا کە نزیکەی دوومانگێکە کارا بووە کە هێڵی 1990 هەر دەمانەوێت لەو خلالی ئەو 15 ڕۆژەیە ئەو 16 ڕۆژەیە ئەو هێڵش بناسێنین بۆ ئەوی هاوڵاتیان و ئافرەتان بە تایبەتی زۆرترین سوودی لێوەربێت. ئەم هێڵە گەرمە ئەتوانێت خزمەتی ئافرەتان لە چەند ناوچەی کوردستان بکات؟ هێڵی گەرمی خۆڕایی 1990 لە سەرتاپای هەرێمی کوردستان کارایە بە تەنسیق لەگەر ئەو دەستگایانی کە لە بواری ئیتساڵات کار دەکەن بە تەنسیق لەگەر ئەو کۆمپانیانە کە کار دەکەن لە هەرێمی کوردستان ئەو هێڵە وەگەر خراوە و دەتواندرێت لە هەر سێ پارێزگایەکە و لە هەردوو ئیدارەی سربەخۆیی ڕاپەڕین و گەرمیان سوودی لێوەربگیرێتن و هێڵەکەش خصوصیتەکەی ئەوەیە کە هێڵێکی فریە بێ بەرامبەرە پەیوەندیکردنەکان هەروەها ئەو خزمەت گوزاریانێکە لەو هێڵە پێشکەش دەکرێن بریتی دەبن لە خزمەت گوزاری یاسایی ئەو خاتونانەی ئەو ژنانەی کە پەیوەندیەکەن بەو هێڵەوە چەند ژیانیان پارێزراوە دوایەوە چۆن ئەتوانن بیان پارێزن؟ بەڵێ سەبارەت بە خصوصیاتی کارەکە بەڵێ 100% ئەو کەسێک کە تەلەفۆن دەکاتن بە نهێنی دەمێنێتەوە و ئەگەر پێویستی بە کارڕای یاسایی کرد ئێمە ئەوەل جار ئامۆژگاری دەکەین ئەگەر بتوانێت خۆی ئامادەبی بە پێ ئەو یاسایی کە لە بەردەستی ئێمەیە هەر کەسێک کە تونتیژی لە چوارچەوەی خێزان بەرامبەر کرا دەبێ خۆی یان نوێنەرێکی یاسایی ئامادەبی بەڵام ئەگەر نەکرا یان نەیویست ئێمە ڕاوێژی پێدەدەین کە چارەسەرێک لە بۆ ئەو کێشەی ببینینەوە زۆر جار تەنها ڕاوێژێکی یاساییە تەنها پرسێکە زۆر جار شتەکە لەوە تێدەپەڕێ پێویستی بە پاراستنی ئەو کەسەیە خزمەت گوزاری پاراستن ئێمە لە ڕێگەی پۆلیسی فریاکەوتنی هەولێر ئێمە باسی ناهولێر دەکەین دەتوانین خزمەت گوزاری پاراستنی بۆ بەدی بینین و بیگوازینەوە بە شوێنێکی سەلامەت کە بریتە لە نووسنگەکانی بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی تونتیژی ئافرەتان. باشە ئامارەکان بە شێوەیەکی گشتی لە نۆمانی ڕابردوودا ئاماژە بەواکەن کە لە هەرێمی کوردستان 91 ئافرەت خۆیان کوشتووە یاخود کوژراون 113 ئافرەت سوتاون 90 ئافرەتی دیکەش خۆیان سوتاندووە 87 تند و تیژی سێکسیش تۆمار کراوە و 1991 ئافرەت تند و تیژیان لە بەرامبەر کراوە سکاڵایان تۆمار کردواتە لایەنی پەیوەندداریان ئاگادار کردێتەوە. ژمارەی سکاڵایەکان بە کۆی سکاڵایەکان کەمتر بووە لەم ساڵ کۆی سکاڵا بەڵام ڕێژەی تاوانە گەورەکان ڕوو لە کەمیە. باش وەکو کۆتا پەیامت جەنابتان ینی بەڕێوەبەرایەتیەکی گرنگن ینی ئەم بەڕێوەبەرایەتیە تایبەتە نە لە ناوەکەیە دەرەکەوێت بەرەنگاربوونەوەی تند و تیژی دژ بە ئافرەتان پەیامتان چییە بۆ ئافرەتان بەگشتی و ئافرەتانی سنووری هەولێر بە تایبەتی کە لە چوارچێوەی کاری جەنابتانە؟ بڵێ پەیامم بۆ گشت ئەو ئافرەتانەیە کە دووچاری تون و تیژی دەبنەوە نووسنگەکانی ئێمە سیستەمێکی تایبەت بە بەرەنگاربوونەوەی تون و تیژی تێدا پیادە دەکرێت کارمەندەکانمان ڕاهێنانیان کردیە یاسایەکی تایبەت بە پاراستنی خێزان و ئافرەتەیە لە تون و تیژەکان لە جیاتی ئەوەی بڕیاری هەڵەبدەن بە خۆکوشتن یان بە خۆ سوتاندن دەتوانن لە ڕێگەی دادگا و نووسینەکانی مە کێشەکانیان یەکلا بکەنەوە. خاتونێک لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە هەڕەشەی لێکرا هەڕەشەی پتیزاز بێت داوای پارە بێ هەڕەشەیەوە بێ وێنەی نازانم وا لێ بکەن وا بڵاوی بکەنەوە دەستکاری بکەن دیسانەوەتوان پەیوەندی بە ئێوە بکەن ئێوە
ینی ئەوەی پێویستە پێشکەشیانەکە بەتەکیید حالەتی وامان هەبوو و چارەسەریشمان لۆ گرتیە و چارەسەری گونجاوی یاسایی مقدم فەرمان محەممەد بەڕێوەبەری بەڕێوەبەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژ بە ئافرەتان لەقی هەولێر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە سوپاس کە سەرنشینی پاسی یادگار بوون زۆر سپاس بەڵێ ئەزیزانم پاسی یادگار بەردەوامە لە ڕۆشتن بە جەنابی مقدم فەرمانەوە ئێمە جەنابیان شەشەم میوان بوون کە ئەمڕۆ سەرمان خست لە پاسەکە بەڵام هێشتا میوانی دیکەمان ماوە بە سەریان بکەینەوە چاوتان لەسەر کوردستان دەست. بەڵێ عزیزانم دووبارە سڵاوتان لێبێت لە وێزگەیەکی جیاوازی پاسی یادگار پێتان گەشتینەوە و پاسەکە لە ڕۆیشتن بەردەوامە بۆ ئەم بەشەی بەرنمەکە دوو میوانی بەڕێز و تایبەت لێرە حەزوریان هەیە بەر لەوەی من بچمە لای میوانەکان و بیان ناسێنم چیرۆکی خاتوونێکمان هەیە کاوکارانم ئامادەیان کردووە باو چیرۆکە ببینین و لەوێوە دەست بە بەرنمەکەمان بکەینەوە. ئەم لە شوقی دانیشتیمە بەکرێ زڕکوڕەکەم ئەس دەرکریمە لە مالێ هارمەتی منادەت ئەوە ساڵێک و دوو مانگە دەرۆزێ دەکەم لە شارە عالە مزگەفتە عالم خێرم پێ دەکات دوکاندار خێرم پێ دەکات ڕەزیل بوویمان و لە شوقی گەلەکە ڕەزیلم فەرشە منیە سۆبا منیە مەسروفم نییە ئەس دەرکرم لە مالێ خانیەکە لە بابێ خۆستان وەلگرت لێ کڕی خانیەکە لێ کڕی لە بابێ خۆستان ئەش دەرکرم لە مالێ پیاوێ من جەڵتەی لێدا سەقەت بووە لە هەردوو پێخۆ ئەمش دەرکرم لە مالێ چۆمە محکەمێ بەس داوا من لە زڕکوڕێ خۆ کرد داوا من نەبوو تشتێک سقوتیان کرد سقوتیان کرد نزان پارەیاندایێ واستەیان کرد سقوتیان کرد داوا من غەمێ لە نەفسا خۆ دەخۆم بێژم بزانە ئەسا دەرۆزێت کەم لڤی تەمەنی بم و دەرۆزێ بکەم لە جادا دەریان کرم لە مالێ مەسروفم ناکە زڕکوڕەکەم مەسروفم ناکات دەلێتم لە خۆ دەبرکە چیتکەی بکە دەبرکە لە خۆ ئەمن مەسروفت ناکە. والله لە خەوێدا دەگریم والله لە خەوێدا دەگریم لە غەمادا غەمێ دەخۆم غەمێ لە حاڵێ خۆ لە زروفێ خۆ دەخۆم نە تلڤیزیۆنم هەیە نە رادیۆنێکم هەیە نە فەرشەکم هەیە نە سۆبام هەیە یادیکۆ غەمێ نەخۆم. بەڵێ عزیزانەوەی بینیتان چیرۆکی ئەو ژنە بوو ئەو خاتوونە بوو من باسی ناکەم چکە خۆتان بینینتان دوو میوانی ئەزیز و بەڕێزم هەیە یەک لە بەڕێزان پەخشان زەنگەنە خاتوو پەخشان زەنگەنە ئەمینداری گشتی ئەنجومەنی باڵای خانمان زۆر سوپاسی حەزورتانەکەم واروەها خاتوو کووردا عومەر بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژ بە ژنان هەردووکتان ماندوون ڕۆژێکی پرچالاکیتان بەڕێ کردووە بەڵام ئێمەش بە گرنگمان زانی کە لێرە حزورتانە بێ پەخشان خان هەر لەو خاتوونەوە دەست پێ بکەین ئەوە بگەینین بە ئەنجامێک و دەست بە باسەکانی تر بکەین ئەم خاتوونەوەکو خۆی ئاماژەی پێدا غەدری لێکراوە زڕ کوڕەکەی غەدری لێ کردووە و ئێستا لەناو بازار دەرۆزاکە ئەوەی لە نێو عامی خەڵکە خەریکی سوالکردنە بەداخەوە ئێوە ئەتوانن چی بۆ بکەن و ئەم جۆرە کەیسانەیەوە چەند ئاگاتان لێیانە؟ ئەوەن مەسلەی ئەو خانمە دوو یاسا هەیە کە لە مەسلحەتی ئەو وەزعی ئەو خانمایە باش یاسای باری کەسێتی کە لە مەسلەی بەشداری ژن لە داهاتی ماڵ و لە سەروەتی ئەو پیاوەی کە پیاوەکەی وا تێگەیشتم ماوە ینی ئەتوانێ ئەو هەموو حەق و حقوقی خۆی هەبێ باشە و یاسایی بەڕەنگاربوونەوەی تونوتیژی خێزانی پێم وایە یعنی ئەو دوو یاسایە و ئەتوانێ ئەو خانمە پشت بەو دوو یاسایە ببەستێ و بە تایبەتی کە ئێمە بەڕێوەبەرایەتێکی گشتیمانەیە لە وەزارەتی ناوخۆ یعنی کە ئەوە شتێکی زۆر ینی گرنگە بۆ مەسلەی تونوتیژی بەرامبەر بە ژنان لەو باوەڕام قەزیەکەی کە بەم نەوعی ئێمە بیستمان ئەتوانن لە ڕێی
چکەوە زۆرە پرسن یعنی ئێمە وەکو ئەنجومەنی باڵای کاروباری خانمان ئێمە جیهازێکی تەنفیزی نینی حکومەت چکە زۆر ینی لە کۆمنتەکانیش کە بۆ ئێوە هاتو ئەڵێن ئەم ئەنجومەنە هیچ ناکات توانای نییە وا ئەکەن ئەمە زیاتر ڕوونکەیتەوە بۆ بینەر و خەڵک ئەم ئەنجومەنە ئەنجومەنێکی سیاسەتدا ڕێژە استراتیج ئەکا بۆ حکوومەت پاش لە بواری ژنانە تەبان پاش پەسەندکردنی لەلایەن ئەنجومەنی وەزیران ئەبێتە سیاسەتی حکومەتی هەرێم بۆ مەسلەی کاروباری ژنان باش ئەنجا ئەوە تووتیژی ئەگرێتەوە کە ئێمە بەڕێوەبەرایەتێکی گشتی گەورەمانەیە لە وەزارەتی ناوخۆ ئەوە مەسلەی شەلتەرەکان ئەگرێتەوە ئەوە مەسلەی تەندروستی ئەگرێتەوە ئەو هەموو پەروەردە هەموو بوارەکان ئەگرێتەوە کە لەسەر بنەمای ئەو استراتیجیەتە وەزارەتەکان بەرنامەی خۆیان داڕێژن یعنی جیهازێکی تەنفیزی نییە جیهازی تەنفیزی لە بواری تووتیژە بەڕێوەبەرایەتی گشتی بەڕەنگاربوونەوەی تووتیژ باش سپاس دەکەم پەخشانخان دێمەوە لات بێگومان کوردەخان کەواتە ئێوە لە دوای ئەم بەرنمەیە یان ئێستا ئەمڕۆ کە بەرنمەکە تۆمارەکەین بە فعلی دوای ئەم بەرنمەیە ئەتوانن چی بۆ ئەم خاتونە بکەن چۆن ئێمە ناونیشانمان لایە زانیاری تەواومان لایە لە دوای بەرنمەکە هەمووی ڕادستی ئێواکەین ئێوە چیان بۆەکەن دیارە ئەوکو خات و بەخشان ئیشارەتی پێدا ئێمە یاسای بەرەنگاربوونەوەی تونوتیژی خێزانیمان هەیە ئەگەر ئەم خاتونە لە دام دەستگایکی ئێمە یان لە پۆلیس سکاڵای تۆمارکردی بێ و بەڵگەکانی خز بێتە ڕوو ینی پێم وانە کە چۆن کاری بۆ نەکرا بۆیە کاری لە پێشینەی ئێمە دوای ئەم بەرنمەیە ئەوەیە کە بە دوواداچون بۆ ئەم کێسە بکەین ینی ناونیشانی وەرگین لەلایەن نووسنگەکانی بەڕێبەراتی هەولێرەمانەوە پەیوەندی پێوە بکرێ و سکاڵاکەی بزانین بۆ لە شوێنێک گیری خواردووە لە پۆلیسە لە لای ئێمە لە شوێنێ لە دادگایە بۆ هۆکاری تێ قەزیەکەی داخراوە بە دوواداچون هەروەکو مرۆڤێک شایەنیەوەیە ژیانێکی شایستەی هەبێ لە ژوورێکە خۆم سجن کردووە تەنان ڕادیۆیەکیشم لا ئەمە مافێکی خەریکی دەرۆزەکردنە ڕۆژتایەوە مافێکی خۆیەتی بەڵگەکان چکە خۆی دادگا ئیش لەسەر بەڵگە دەکا ینی دەبێ برێن ئەم خاتونە عەقدی زەواجی شتێکی هەبێ شایەدێک هەبێ کە بیسەلمێنێت چکە دادگا دایمەن ئیش بە بەڵگەکان دەکا ئەم خاتونە حەقیوەی هەیە کە ئێمە بە دوواداچوونی بکەین بۆی کێشەکەی چارەسەر بکەی نێبگەینە دەرەنجامێک بۆی ئەگەر ئەم زڕقڕە زوڵمی لێ کردووە ئێمە بتوانین مافەکەی وەربگرینەوە و ژیانێکی بە کەرامەت بژیان نەک دەرۆزە بکە باشە سەبارەت بە ڕۆڵی دادگاکان هەندێک گلەیمان پێگەیشتووە سەبارەت بە ڕۆڵی دادگاکان تەنانەت ئەم خاتونەش لە قسەکانی ئەڵێ نازانم بە پارە مەسەلەکەیان داخست بەچی بوو من دوێنێ خاتونێک لە سلێمانیەوە پەیوەندی پێوە کردم بە گریانەوە بەبێت تااقەتیەوە ئاماژەی بەوەدا ئەڵێت کچەکەم بێهۆش کراوە و دەست درێژی سێکسی کراوەتە سەر هاتوین دوای قەزیەکە کەوتوین بردومانەتە دادگا کەسەکە دوای ماوەیەکی زۆر کەم تەبری ئەو بێتاوان دەرکراوە لە دادگا گەشت بووە ئەوەی ئەیوت دادگا هیچ کەس ناتوانێت هیچ بۆ من بکایوت بۆ ئەمەیانەوە ئەتوانن چی بکەن ڕەنگە خەڵکی تری شەبێ هەر نەوێرێ باسی بکات هەر جورئەتیەوەی نەبێ ئاماژەشی پێبات یعنی تەنە بمبورە ئەیودێکی لەو تەرحانەی کردومانە بۆ کەسی دەست درێژی کەرەوە بۆ کچەکە بێنێت ینی ڕەنگە مەمنونیش بن کە بێنێت قانونێکی زاڵمانەیە باشە دیارە بۆ مەسلەی توندوتیژی سێکسی ئەو اختصاب و برین کۆمەڵێ بابل لە خۆ دەگرێ هەر لە تەحەڕوشێکی ناو بازارەوە بیگرە بەداخەوە وەکو وتمان خەڵکەمتر سکاڵا تۆمار دەکات لەسەر مەسەلە توندوتیژی سێکسیەکان کەمتر دێتە بەردەمی دادگا مەسە بۆ نمونە ئەم ساڵ 122 حالەتمان هەبووەمان لە چاوجاران لە کۆنفرانسەکەی و ڕۆژ ئاماژەتان پێدا زیاتر بوو بەڵێ زیاتر بەس خەڵک کەمتر دێ سکاڵا تۆمار دەکات جا ئەمە وای کردووە وەکووتمان یعنی کە سکاڵا کەمتر تۆمار دەکات خەڵک ناوشیاریەکی هەیە لە بواری یاساکان یعنی هەم شەرمێکیش هەیە یعنی کە لەم بوارەکە دێ سکاڵا تۆمار دەکات ئەوەی کە تۆ باسی دەکەی بەڕێزت باسی دەکەی کە سکاڵای تۆمار کردی و دادگا هیچی بۆ نەکردووە لێرش هەڵەیەک هەیە
ئەوەیە زۆر جار ئەم کێسانە دێنە لای ئێمە مەسە دەرێ کچەکەم اختیساب کراوە کچەکەم ئەوهای لێکراوە هاتووە دەرێ من بەتەنیا من بردو بۆ شوێنێک بۆ شقەیەک بۆ خانوویەک اختیسابی کردومە و لە دوای لی نەپرسیمەوە کە لی دەپرسین چەندە ماوەکەی دەرێ ساڵێکە دەرێ 2 مانگە دەرێ 3 مانگە خۆ لەو حالەتانە دیسان دەرێم بەداخەوە دەرێم دادگاکانی ئێمە لەسەر بەڵگەی ئیش دەکا ئەم کسەی دەنێرتە فەحەز یعنی ئەو سپریم پیاوە تا 24 کاژمێر ڕەنگە مۆعیدەکەی بمینە فەحسی دەکا ئەو ساڵێکە بەسەری داتەوە تێپەڕیە ئەمەش لێرە پێویستە لێرە پێویستە وشیاری یاسایی لەلایەن سەرجەم لە دام و دەستگا ڕاگەیانەکان لە لای خۆمانە وشیاری یاسایی بڵاوکردن چکۆکو خەتبەخشان گوتی یاساکەش زاڵمانەیە زۆر جار دەیسەلمێندێکە اختیساب کرا بەڵام دەرێت ناچاری دەکا پیاوەکە بهێنی کە تۆ پیاوەکە اختیسابی بکە و ناچاریشی کاکە بیهینێ لە دوای مانجێ 2 مانگ ساڵێک تۆڵی لێ دەکاتەوە هەر تەلاقی دەدا ئەمەش یاسایەکی زاڵمانەیە. بەڵێ سپاس دەکەم بەخشان خان ئێوە وەک چۆن لە جیهانە هەڵمەتێک ڕاگەیاندرا بە ناوی میتووەوە کاریگەری زۆر ئەرێنی دانا ئێوە هاتن بە هەمان شێوە هەڵمەتێکتان ڕاگەیاندووە هاشتاگێکە بە ناوی هیە میتوو گوێت لە منیش بێت ئەگەر بتوانین ینی تەرجەمەیەکی باشی کوردیەکە بێت ئەتانەوێت بگەن بەچی لە ڕێگەی ئەم هەڵمەتی هاشتاگەوە ئێمە ئەوە هی ئێمە نییە ئەوە هاشتاگێکی نێودەوڵەتیە بۆ ئەم لێرە تەبەنیتان کردوتەوە بەزەبت ئێمە یعنی ئەوەی ملاحەزە ئەکرێ لەسەر ئاستی جیهان و مەغزای ئەم هیرمی تو ئەوەیە کە دەنگ یعنی دەنگ زۆر بەرز بێ بۆ ئەو بەسەلانەی کە بەرامبەر بە ژنان ئەکرێ و تومژیانە ئێستا بەر لەوەی بینە ناو بەرنامەکە کۆمەڵی ڕاو بۆ چوونمان گۆڕێەوە بەڕاستی زۆر فکرەی جوانە یعنی ئێمە بۆیە من هەر یەکسەر تەبەنیم کرد ئەلێرەوە داوا ئەەکەم لە هەموو ئەو خانمانەی کە بە گەنج و بە مامناوەندی و ئەوە کە تونوتی ژیان بەرامبەر ئەکرێ لە ژێر ئەو دروشمی ئەو هاشتاگە بێن چیرۆکی خۆیان بڵێن چیەکەن بۆەوەی هەر لە پێش بەرنمەکە لەگەڵ و گفتوگوۆی ئاماژەمان بەوەدا چی ئەکەن بۆەوەی یۆک چۆن لە کاتی بانگەشەی پەرلەمان و هەڵبژاردنەکانە هەمووی ئەبێ بە فلێکسی پەرلەمانتارەکان یعنی فلێکسی گەورە دروست بکەن لە شوێنە جیاوازەکان بە ئاسانی بەرچاوی هەموو کەسێ بکەوێت لەژێر ئەو هاشتاگەت چیرۆکی خۆی ئاماژە پێ بدات بەبێ ئەوە هەستەکەن ئێوە ئەنجامێکی ئەرێنی لێ وەربگرنەوە یعنی ملاحەزە بفەرمونون لەم هەڵمەتانە یعنی حتا ئیعلام ئێوە چەندیان بەدەمەوە بەینەما کە هەڵمەتەکە نیە یعنی خەڵک ئاگای لێنێ ئێستا هەموو کەس زانێ هەڵمەتێکەیە هەیە دژێتی هەیە لەگەڵیەتی هەڵێ هیچ نیعنی یاریەکە بە بۆ چوونی خۆی بەڵام خەڵکێکی زۆر ئەزانێ هەڵمەتێکەیە هەڵوێستێک وەرەگرێ لە بەردەمی ئەم هەڵمەتە و ئەو شتانەی کە تەرحەکرێ بۆیە من ئەو لایەنە لێرەوە تکا ئەەکەم داوا ئەەکەم لەو خانمانەی کە تووشی حاڵەتی وابوون ئەوە لای ئێمە دەرگاکراوەیە و لێرە وە کوردەخان جەنابیان دانیشتووە دڵنیام ئەوانیش دەرگیان کراوەیە هێڵێکی گەرمی 1990 هەیە لە تەواوی کوردستان دەتوانن پەیوەندی پێوە بکەن و ئەم هێڵە گەرمە کاگیادگار یعنی حەزەکەم لەسەر ئەوەش دوو قسە بکەین زۆر کەمە حکوومەت هێلێکی گەرمدانێ بڵێ من 24 سعات دە خزمەتدام خانمی تونوتیژی بەرامبەر کراو ئەوە زۆر گرنگە بۆیە ئەوەی کە جەنابەت دەیڵێ ئێمە بابێن ئەو چیرۆکانی خۆیان چۆن ئەڵێن ئێمە هاوکاریانەکەین وە کە ببێتە دەنگدانەوەیەکی وای هەبێ ساڵێکی تر ئەم وەختە گەیشتبینتینە ئێمەش لە پاسەکە بەو هیوایە ئەی وروژێنی نەمباسی ئێوە شەگەر گرنگی زیاتری پێ بدەن ئێمەش پاڵپشتانە بین کوردەخان ئەم هێڵە گەرما ینی ڕەنگە ئەگەر بڵین کۆمەڵێک ژن خاتون هەبن بۆ نمونە لە شوێنە دوورە دەستەکان ڕەنگە هەر مۆبایلی زیرەکی پێنە بێت جا بگا بەوەی هاشتاگ بەکاربێنێ ئەم هێڵە گەرمە بەدیلە
دیارە هێڵە گەرمەکە من دەمێ لێر و کانەوە ڕووکردنەوەیەک بدەم ئەم هێڵە گەرمە تایبەتە بە سەرجەمی خێزان تایبەتە بە ژن تایبەتە بە کوڕی هەرزە کار زۆرجار لە ناو خێزان تونند و تیژی بەرامبەر دەکرێت تایبەتە بە هەموویەوە بەڵام تایبەتمەندیەکەی تایبەتە بە ژنانەوە ئەم هێڵە گەرمە وەکو ڕاستە دەرەی مۆبیلی زیرەکی پێێنە بەڵام من ئەگەر هەر مۆبایلێ بێت تەلەفۆن دەکات چووکە لە هێڵی زین لە کۆڕک لە ئاسیا تۆ لە هەر بێ بەرامبەرە یعنی تۆ ئەگەر بێت و یەکێ چکە ئێمە ئۆفیسەکانمان لەکوێداناوە چکە بەڕێوەچوونی هێڵی گەرم کارێکی ئاسان نیە بۆ 24 ساعت هاتووینە ئۆفیسێکمان لە هەولێردانەوە لە سلەیمانی یەکێ لە دوهۆک بۆ 24 ساعت ئەمانەی دوهۆک سەر لەبەری مەقسەد تۆ لە بەردەڕەشەوە پەیوەندی بکە بۆ نمونە لە ئاکرێ لە هەمووی پەیوەندی دەکاتن بە ئیدوهۆک شەبەکەکانیان زیاکراوەتەوە شەبەکەی هەولێر لە سۆران و چۆمانەوە پەیوەندی بە هەولێر دەکات ئی سلەیمانی و گەرمیان بەوێ دەکات ئەمە گرنگجەکەی خۆی لەوەیە ینی ئەم ژنە زۆر زار کێشەیەکی بچووکی هەیە ناتن بێ سکاڵا تۆمار بکە لە ڕێی ئەو کارمەندەی ئێمەوە ئەوەی کە دەروون ناسە کۆمەڵ ناسە لەسەر هێلەکە ڕێپشاندەری دەکات زۆر جاری وایە بە فریای دەکەوی زۆر جاری وا ڕێنمایی دەکات کە دێنە شێڵتەرێکە پەیوەندیەکەن بە هێڵێکی گەرمەوە دوایەوە ڕەنگە هەر بە سوڵحێکی عشاری کچەکە تەسلیم بکرێتەوە ئەمەش هەبووە چی دڵنیاییە کە دەن بە ژنەکان دڵنیایی چی ئەدەن بۆی خەڵک نەترسیە کچان ژنان نەترسن تەلەفۆنی بۆ بکەن ئەگەر تۆ من ئامارێکی ئێستا ڕوونت پێ بدام بۆ تۆمارکردنی سکاڵاکان ینی ئامارێکی چەند ساڵ پێش ئەوڕۆ و یان پار و ئەم ساڵت بەراوردێک پێ برم هەموو ساڵی 1000 حالت سکاڵا زیاد دەکە هەر ئیمسار بۆ ئەو دەماگە 570 سکاڵا زیادی کرد لە چاوپارە لە چاوپار یعنی کەوابی وشیارەکی تاکەیە لە بواری یاسەکەن سکاڵاکەیان بە ئەنجامەکە بەڵێ ئەی چۆن مەقسەد لەم ساڵی پار 9090 سکاڵا هەبووە هەمووی چوتە بەردەمی دادگا خۆ دادگا جێی لێگرتووە یەکلای کردوتەوە چۆن بە سڵحی عەشائیر نییە بەڵام لە حالەتێک تۆکە لە ناو شەڵتەرەکە مەسەد جاران ئەگەر سەیری کەین کاکە یادگار ئەگەر ژنێ بچوو باش شەڵتەر خێزانەکەی زۆری بەلاوە ناخۆش بوو کچەکە یان ژنەکەی خۆی وەرنەدەگرێتەوە بەڵێ ئێستا هەمان پیاو هەمان یان برایەکەی کە دێ دەرە بەس تەنها لە شەڵتەرەکەی وەزارەت بێ ینی ئاید بە ئێوە بێ من مەمنونم نەکەوێتە سەر شەقامەکە ینی بیر و بۆچوون و چەنەزەری خەڵک گۆڕاوە بەرامبەر ئەو دام و دەستگانە چونکە ئەوەی شەڵتەریش ئێمە چی بۆ دەکەین خۆ داینانەی لە شەرتە دەهینی لەگەر خێزانەکە ئاشتی دەکەیەوە دەیبێەوە ناو خێزانەکە دووبارە بەردەوام بوون بە ژیان ئەوە زۆر گرنگە زۆر باشە پەخشان خان بەنسبەت ئێوە ینی بۆی دیفاع لە خۆتان بکەن و مافی بڵێن ئەنجومەنەکەتان بن یەکێک لەو گلەیانەیە کرێت ئەوترێت ئێوە لە چالاکی جیاوازەکانە پارە بە هەدەر ئەدەن ئەگەر بیخەنە خزمەتی ژنانەوە بە فعلی ئەنجامی باشتری ئەبێت تۆ خۆت کەسی یەکەمی ئەنجومەنی باڵای خانمانی وەڵامت بۆ ئەم قسەیە چییە؟ ڕەنگە یعنی هێشتا لە طبیعەتی ئیشی ئەم مؤسسەیە هێشتا ڕوون نییە بە خەڵک چونکە ئەزمونێکی تازەیە لە عێراق لە ناوچەکە و لە کوردستان باسی پارە بە هەدەردانن ئەم ئەنجومەنەی ئێمە میزانی نییە یەکێکە لەو قسانی کە ئەکرێت ئەوترێت میزانی نییە میزانی نییە نەسرەیەکی هەیە واللهی بزە بچکە من لە 2014ەوە ئیتر کە ئەنجومەنی وەزیران ئەوە نیە تەحدیدی کردووە ئەو پارەیە لە کوێ سەرف بکرێ منی یەک ئیمزا ناکەم چکە 6 ملیۆن ڕوبعێکەمە یا 6 ملیۆن و ڕوبعێکە سپاس دەکەم پاشان خان کوردە خان وەکو کۆتا پرسیار ینی هەر لە وردە گفتوگۆی پێش بەرنامەکە ئاماژت بەوە کرد پار ساڵ 10,000 حاڵەتی تەلاق جیابوونەوە تۆمار کراوە و قسە لەسەرەوە هەیە و بەڵگەش هەیە کە ڕێژەی جیابوونەوە بەرامبەر بە هاوسەرگیری زۆر زۆر زیاترە ئەمە چمە ترسیەکی هەیە ئێوە وەکو خۆتان چۆن ڕێگری لەکەن؟ دیارە بەنسبەت جیابوونەوەکان تەلاق لە هەرێمی کوردستان ساڵ بە ساڵ ڕێژەکەی ڕوو لە زیاد بوونە 7 ساڵ پێش ئەمڕۆ 4 ساڵ پێش ئەوڕۆ 2000 3000 لەو بابەتە بوو ینی تێنە دەپەڕی بەڵام ساڵ بە ساڵ ڕێژەکە ڕوو لە بەرزبوونەوەە
ئەم ڕێژێژ ڕوو لە بەرزبوونی کۆمەڵی هۆکاری خۆی هەیە هۆکاری ئابووری هەیە هۆکاری کۆمەڵاتی هەیە هۆکاری توندوتیژی ناو خێزان و لە گونجان و توندوتیژی سێکسی و هەموو بوارەکان دەگرێتەوە خاڵی ئەساسی ئەوەیە کە ژنی دووەم ئێستا لە هەرێم زیادی کردیا ڕاستە کەمتر تۆمار دەکرێت لە دادگاکانی بەڵام دەچی لە مەخمور و کەرکوب بە پێی عقدەکە لە بەسڕا دێکەی لە هەر شوێنێک دێکەی لێرە کە دێ یەکسەر ژنی یەکەم بەلاوە دەنێ و لی جادە بێتەوە و تا زۆرجار مناڵەکانشی دەخاتە کۆڕان ئەوە لێرە ژنی تەلاق دراوە بەداخەوە وەکو پێویستکاری بۆ نەکراوە هەر بژین بڵێ ئەزیزانم پاسی یادگار وردە وردە لە وێزگەی وەستان و کۆتا وێزگە نزیک ئەبێتەوە بەڵام هەفتانە پاسەکەمان لە ڕۆیشتن بەردەوامە تایبەت بە خەم و داواکاری و کێشەکانی تەواوی چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردەواری تا بەرنمەیەکی دیکەی پاسی یادگار ڕێزی تەواوی هاوکارانم قبول بکەن ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادابن کاتێکی خۆش.